ئەو تۆمەتبارەی کە دوو ڕۆژ بەر لە ئێستا لە نۆڕینگەکەیدا تەقەی لە دکتۆر کەمال ئەحمەد کرد لەلایەن هێزەکانی پۆلیسەوە دەستگیر کراو لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ناسنامەکەی ئاشکرا کرا. دەتوانیمان ئەو کەسەی کە تاوانەکەی ئەنجام داوە دەستگیری بکەین کە ئەو کەسە دانیشتووی دەرەوەی شاری سلێمانیە بە ناوی ها عین کاف لە دایوی ساڵی 1982 پیشە کاسب دەمانچەیەکی کڕیوە پێشتر بۆ ئەوەی ئەم تاوانەی پێ ئەنجامدا و ئەو کەناڵانش کە لە خۆیان ئەم دەمانچەی کاتمەوتیە ئەوە وانە دەمانچەیەکی مکارۆفە تەنها بۆ ئەم تاوانە کڕی بووی و هەر دوێنش دەمانچەکەی فرۆشتوتەوە. دوای کۆنگرە ڕۆژنامەوانیەکەی پۆلیسی سلێمانی تۆمەتبارەکە پێشانی میدیاکاندرا بەڵام هەرزوو هاتە دەنگ و وتی منیش قسەی خۆم هەیە بەڵام هێزە ئەمنیەکان ڕوبەڕووی بوونەوە ڕێگەی پێنەدرا بۆ ڕاگەیاندنەکان بدوێت. تا ئێستا دەرنەکەوتووە بە چ هۆکارێک ئەو کەسە تەقەی لە دکتۆر کەمال کردووە و چ کێشەیەکی لەگەڵیدا هەبووە. هاوسەرەکەی دەڵێت دکتۆر کەمال کێشەی لەگەڵ هیچ کەسێکدا نییە و ئەو کەسەشی هێرشەکەی ئەنجام داوە نازانن کێیە. لە ئێستاشدا بارودۆخی دکتۆر کەمال جێگیرە و لەژێر چاودێری وردی پزیشکدایە. لە ژووری چاودێری وردایە و حاڵەتی تا ڕادەیەک جێگیرە و لەژێر متابعە ئەمێنێتەوە. من هیچ معلوماتێکم لەسەر ئەوە نییە کێ کردوێتی و چۆنی کردوێتی بەڵام هیچ کێشەیەکی نە کۆمەڵایەتی و نە هیچ کێشەیەکی هەبووە لەگەڵ هیچ کەسێکە لەگەڵ هیچ نەخۆشێکە. پۆلیسی سلێمانی دەڵێت تۆمەتبارەکە ڕۆژێک پێش ئەنجامدانی تاوانەکە چەکێکی جۆری دەمانچەی کڕیوە. دوای ئەنجامدانی تاوانەکەش ڕاستەوخۆ چەکەکەی لە بازاردا فرۆشتوتەوە. ئەوەی جێگەی پرسیارە ئەوەیە چۆن دەکرێت هێندە ئاسان مامەڵە بەکڕین و فرۆشتنی چەکەوە بکرێت و بە ئاسانی دەست بکەوێت و لەو ڕووداوانەدا بەکار بهێنرێت. ڕامیە ڕوسمان کەناڵی ئاسمانی پێام سلێمانی.